بەخێراتون ئەەکەین کە هاتینە بۆ گوندی کەڕک و داوا لێ ئەەکەین ئەو قسەینە ئەمە بەجێ بگەینن پێشوەخت هیچ حەوانەوە نیە لە بەجادەی لەوانەیە 200 عەریزەمدابی تەقایم قامی هەتاکو ئێستا هەگوت فەقیرە بەدەستە من نییە ئەزە داوا لە سەرۆکی حکومەتەکەین عیازەکە لۆ بکا لۆ زادەی زادن لۆ قیر بکرێت و بەخێراتون ئەەکەم بەخێر بێن سەرتایە بەناوی خدای گەورە میهرەبان سەرەتا بەخێراتنی کەناڵەکەتانەکەین بەڕاستی ئێمە وەکو دانیشتوانی گوندی کەڕک کێشەمان لەسەر ئەو ڕێگای هەیە چەند جاریش لایانی پەیوەندیدارمان ئاگادار کردیتەوە کە هەر ڕۆژە ئەچین بە بیانوویەک بەڕێمانەکەن دێمەک پێمان دەڵێن قێرتاوکردنی زادەی ئێوە لە تەندەری 2014 پێمان دەڵێن وەڵای ئەو مهندسەی گرتیتەوە کۆچی دوای کردیە یعنی هەر ڕۆژە بە بیان و شتێک بەڕێمانەکەن ئێستا خەریکە دەتۆز و غباری ئەو جادەیدا ئەخنچین هەموو دانیشتوانی ئەو گوندەی لی بێزار بووینە بەڕاستی چەند کەسە کەرچۆلیان کردیا بە تایبەتی ئەو گوندە لە هەموو پرۆژەکی بێ بەشکرا نازانین هۆکارەکەی چییە نزیکترین گوند لە ڕواندوز کە تەنها 5 دقەیەک دوورە قیرتاوی بۆ نەکرێ و کەچی پاس بدرێت دوورترین گوند قیرتاوی بۆ بکرێت دووبارە زۆر بەخێر بێن زۆر سپاس وەکەین بەڕاستی یعنی ئێستا وەکوە بین ێرە تۆزەکی زۆرەکرێت یعنی ئەو ماران هەموو هەراسان کراینە کابرا دەبی لێرانە کاکە بە زمانە چ خۆشی پێڵیت لە دری قورسە بین کاکە تۆزێ مەکە یعنی وەرە ئەسەیری ئەو مارانی خوارەوە بکە ئەوەندە تۆزیان لەوەدەی ئەوەندە تۆزیان لەوەدەی کابرا شەرمێ لە خۆکاتەوە بەدەستە توشنە تۆزەکە هەرەکرێ بەرام ئەو زادە هیچی نەمایە ئەگەر حکومەت ئەوەندەی خێرتابی بکات و تەوا براوگەنا هیچی نەمایە ئەوە فەرش کرایە گلێدەری لێدرا هەموو عازرە یعنی تەنیا نیمچە خێرەک و یان قیرتابێک چێ بێت و تەوا براو